سڵاوتان لێبێت بنێرانی زاری کرمانجی لە ناحیەی کانیەڕەشین لە دەڤەری برادۆست لە ساڵی 2022 لە چوارچێوەی بە قەزاکردنی سیدەکان لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گوندی کانیەڕەشیش کرا ناحیە بەڵێ لێرە ئەمڕۆ بە ئامادەبوونی هەڵگۆرد شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و قایمەقامی قەزای سیدەکان و بەڕێوەبەری ئاوی ئیدارەی سۆران و تەواوی بەرپرسانی دیکەی حکومی و حزبی و دانیشتوانانی ناحیەکە و گوندەکانی دەوروبەری لە مەراسیمێکدا بەشدارن کەوا بەردی بناغەی پرۆژەی ئاوی خواردنەوەی ناحیەی کانیەڕەش دادەنرێت. بەڵێ بینەران پرۆژەکە خۆی دەبینیتەوە لە دروستکردنی سەرچاوی ئاوی خواردنەوەی ناحیەکە و هەروەها ڕاکێشان و بەرفراوانکردنی تۆڕی دابشکردنی ئاو. لێرە هەڵگۆڕ شێخ نەجیب و بەرپرسانی دیکە قسە بۆ دانیشتوانان دەکەن، بینەرمان بن تەواوی زانیاری و دیمەنەکانتان بۆ دەگوازینەوە. بڵێ ئامادەبانی خۆشەویست، خۆشحاڵین ئەمڕۆکە لەگەڵ ئێوەداین بۆ دانانی پرۆژەیەکی گرنگ و استراتیژی پرۆژەی ئاوی ناحیەی کانیەڕەش. هەلێرەوە دەمەوێ پیرۆزباییتان لێ بکەم بە هێنانەکایەی ناحیەی کانیەڕەش. دیارە دەمێکە ئەم بڕیارە دەرچووە هەر لەگەڵ بە قەزابوونی سیدەکان بڕیاری ناحیەی کانیەڕەشیش دەرچوو، بەڵام دواکەوتنی دەست بەکاربوونی ئەو ناحیەیە بۆ دەگەڕێتەوە کە ئێمە زۆر پێداگریمان لەسەرەوە کرد کە ئەو پرۆژە استراتیژیە بەردی بناغی دامنرێت و دەست پێ بکرێتن پێش ئەوەی هەنگاوەکەین کە بە هاوێژی. ئەوە لە ئێمە زۆر گرنگ بوو، بۆش بڕیارماندا ئەو دوای دانانی بەردی ئەو بناغی ئەو پرۆژەیە ڕێکارەکانی دیکەی بە ناحیەبوونی کانیەڕەش بگرینە بەر. بەڕێزان، بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مسرور بارزانی پەیامێکی ڕوون و ئاشکرایە بەوەی کە ناوچەکان و گوندەکانی کوردستان دەبێت بە ئاوەدانی بمێننەوە. بۆ ئەوەی ئەو بەرنامەیە جێبەجێ بکرێت دەبێت پرۆژە خزمەتگوزاریەکان لە سەرتاسەری گوندەکان دەست پێ بکرێت و دەستیشمان پێکرد. هەوڵماندا بە ڕێژەیەکی بەرچاو ئەو پرۆژە خزمەتگوزاریانە لە گوندەکانی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ بکەین. یەکێک لەو پرۆژە گرنگانش ئەم پرۆژەیە کە ئەمڕۆکە ئێمە لێدا کۆبوونێتەوە بۆ ئەوی بەردی بناغی بۆ دابنین دابینکردنی ئاوە بۆ ناحیەی کانیەڕەش. ئەوەی جێگای خۆشحاڵیە لەم پرۆژەیە ئەوەیە کە ئێمە سوودمان لە ئاوی سەرزەوی وەرگرتەوە. سێکتەری ئاو یەکێکە لەو بوارانەی کەوا لە کابینەی نوێم گرنگێکی زۆر تایبەتی پێدراوە چ لە ڕێی پاراستنی ئاوی ژێرزەوی و یاخۆت گرنگیدان بە دروستکردنی پۆند و هەروەها بەنداو سەرەڕای گەیاندنی ئاوی خواردنەوە بۆ چەندان شوێنی ئەم کوردستانە خۆشەویستە. ناحیەی کانیەڕەش یەکێکە لەو شوێنانەی کەوا بەدەیان ساڵە بەدەم گرفتی نەبوونی ئاوی خواردنەوە ناڵەیان بووە. بەسپاسەوە ئەمڕۆ لێرە بەردی بناغەی ئاوی خواردنەوەی ناحیەی کانیەڕەش دائەنێ. ئامادەبوانی هێژە هەمیشە وتراوە ئاو و ئاوەدانی، بەڵام ناحیەی کانیەڕەش ئاوەدان بووە، بە گرفتی نەبوونی ئاویش هەمیشە ناڵەی هاتووە. تەوابوونی پرۆژەی ئاوی ناحیەی کانیەڕەش جگە لەوەی زیاتر لە 300 خانەوادە سوودمەند ئەبێت لەم پرۆژەیە، لە هەمان کاتدا ڕێخۆشکەر ئەبێت بۆ هاوڵاتی و خانەوادانەی کەوا لە ڕابردوو ئەم شوێنەیان چۆڵ کردووە بەهۆی گرفتی ئاوەوە. بەدەر لەمانەش گەڕانەوەی سەدان ملیۆن دیناری ساڵانەیە کە لە پرۆسەی تانکەرین ئاو بۆ ئەم شوێنە دابین کراوە. کێشەمان زۆر هەرێوەڵا پرۆژە نەبوو، بۆ ڕێکی ئاویان ڕاکێشا بوو لەو چایدا هاتە خوارە ئەویش وەکو پێویست نەبوو. لۆ 56 ماڵی ڕاکێشا بوو، ئێستا بوویتە 200 ماڵ. ئەوە 2 ساڵەشە، 2 ساڵە تەقریبە پێش ئێستا بە تانکر ئاویان دەینا، هەنی بە تانکر دەهات ئەویش یان دەرەخەتەوە خەرکەی نەداهات زۆر بوو. ئێستاش ئەمە سوپاسی حکوومەتی هەرێمەکەین ئیدارەی سەربەخۆی سۆران کە ئەو پرۆژەی لۆمەدانایە پرۆژێکی زۆر باشە، زۆر پێشکەوتووە. ئینشەڵا
بەماوەیەکی زوو تەواوە بی ئەمەش استیفادەی لێ بیری. گرنگی ئەو پرۆژەیە ئەوەیە و ئەم سنوورە تقریبان بەوەی کو بووناحیە گرفتی ئاوی لە مێژە هەبوو بە تانکی شوی تانکرد ماوە بوو دابین کرد ئێستا بە تاواکردنی ئەو پرۆژە ئەو کێشە چارەسەر دەبیت و نامینیتن کوژمەی پرۆژە میلیارد و 13 میلیۆن لەلایەن شەریکەی وێلسئۆل جێبەجێ ئەو شەریکەیە تا ئێستا ئەوە سیام ئیشی ئەوە لە سنووری دەکات و ئەو دوی شێتر جیا بە سەرکەفتووی جێبەجێ کردیە چەند بابەتێک لەو پرۆژە زۆر گرنگە یەک شێوازی پرۆژەکە ئەمە سوود لە ئاوی سەرزەوی وەرەگەی ئاوی ژێرزەوی ئەو زۆر گرنگە ومان حسابی ئەوە کرا کە بوو مستقبلەکە ئەو بەوەی کو بوتە ناحیە بەرفران بیتن کێشەی نەبی لە داهاتوو حتا حالەتی وامان بودانەیە زۆربەی ئەو کەرەسەی بکاراتی ئەوجا لە کوالیتی خۆمالی خۆمان یعنی معاملات خۆمالی خۆمانە ئەوژی دەستکەفتێکە بۆ حکوومەتی هەریم و یەکی لە ئامانجەکانی کابینوان و کو زیاتر پەرە بدەن بە کەرەسەی خۆمالی و ئەو ئینتاجانەی کو لە کوردستان یعنی ئەوە تەجروبەی دوامە ئەکەین لە سیدەکان ئەو تەجروبەمان هەبوو نەجاحەتینا ئێستا لە گوندە ئەو تەجروبە ئەکەین بە ئینشاڵڵا سەرکەفتوو